شوێنە گەشتیاریەکانی دەوروبەری هەولێرە و هاوڵاتیان بۆ گەشتکردن و سەیرانکردن ڕۆلێرە دەکەن، بەڵام خۆڵ و خاشاک و پاشماوەی زۆری هاوڵاتیان ئەو شوێنانەی داپۆشیوە. لە وەرزی بەهار و گەشت و سەیران ئەرکی کارمەندانی ژینگە پارێزی قورستر دەبێت. سەرڕای پاکردنەوەی شار ئەرکی پاکردنەوەی شوێنە گەشتیاریەکانیشیان پێدەکرێت. خۆم سیەک سارم دوا سارەوی شێش دەکەم لەوی شێمە لە ساعات ئەفتی بەیان دێنێتە ساعات 2 داوام دەکەین بەبێ ینی دانیشتن و ئیسراحەتیش مەگەر ناخواردنی شتێ بێگەنە هەر ئیشەکەین تا ینی تابت هەموو کاتێک بەڕاستی خەڵک ینی ئەومان ناکاتن یامەتیمان ناداتن لەبەرەوەی ئێمە پاکەینە ئەوان دیسان پیسەکەنەوە سێ جارە بینی ئێرە ئێرەخانەکەنەوە جار یەکەم نیست سێ جارە کە بێ ئێرەخانەکەنی هەروە خۆیتی خایەنەکەنی پاشان گەشتیاریە پیسێکاتەوە ئەوانە کە دێنە گەشت و گوزار بۆ سەیران وەکو عەمەلەی شارەوانی پاکوخاوێنی ڕاگررتنی شارەکان داواکاریمان لەو خەڵکی هەیە کە دەستنە دەرەوە پاکڕاگررتنی شارەکانی ڕابگرن یان سەفرە و شتەکە هەیە دەستنە دەرێ ئەلاگەشان دەدەینێ با پاکوخاوێنی خۆیان ڕابگرن. زۆر کەسەیە لە من گەورەترە تەمەنی لە من گەورەترە پشتیان چەمایتەوە زۆر شوێنی خۆیان لەسەر داناوە بەڵام هەر ئیشی خۆشیان دەکەن. ئەو هاوڵاتیانی سەردانی ناوچە گەشتیاریەکان دەکەن کاتێکی خۆش بەڕێ دەکەن دوای جێهێشتنی شوێنەکانیان خۆڵ و خاشاکێکی زۆر لە دوای خۆیان جێدەهێڵن. ئێستا زۆربەی ئەو شوێنانە بە کەڵکی سەیران و گەشت نەماون. داوا لە هاوڵاتیان دەکەین پابەندی ڕێنماییەکانی ژینگە بن هەم بۆ قازانجە هەم بۆ ئێمەش بۆیە پێویستە ژینگە بپارێزین بە هەمومان بە گەورە و بچووک و وردەوە بتوانین خزمەتی هەم سنوورەکە بکەین هەم هاوڵاتیان. دەستەی ژینگە و ڕێکخراوەکانی ژینگە پارێزی بەردەوام ڕێنمایی هاوڵاتیان دەکەن دوای گەشت و سەیران شوێنەکانیان پاک بکەنەوە، بەڵام ئەوەی تا ئێستا دەبینرێت بەشێکی کەمی هاوڵاتیان پابەندن و زۆربەی گەشتیاران زبڵ و پاژماوەکانیان دوای خۆیان جێدێڵن. سۆلین حەسەن، کوردسات نیوز، هەولێر.